پێم خۆشە باگراوندێکی گشتی ئەگەر ئێمە بمانەوە بیدین بە بینەران لەسەر نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی و دیدگا و ئامانجەکانی نەخۆشخانە لە زاری HR-ەوە. بەڵێ بێگومان ئێمە نەخۆشخانەی میهرەبانی سوپاس بخوا پێشەوەی باسی نەخۆشخانەی میهرەبانی بکەین هەر دامەزراوەیەک ئەگەر استراتیژی چی نەبێ بۆ کارکردن ئامانجەکانی ڕوون نەبێ بۆ نازانێ و ناتوانێ هەنگاو باە و نازانێ بەیانی بەرەو کوێ دەڕوە بەواتە ئەشتر بڵین کاری ڕۆژانەی دەکە کاری ڕۆژانەش بۆ هەموو کاتێک و لە هەموو وەختێکە ئامادەیە یان خوا نەخواستە بۆ فەشەل و بۆ کۆتایی بهێنە لە نەخۆشخانەی میهرەبانی سوپاس بخوا دیدگا و ئامانجێکی ڕوونی داناوە بۆی لە داهاتوودا ئێمە ئامانجەکانی خۆمان بەرزکەینەوە بگەین بە ئەو ئاستەی کە بۆی هەوڵەدەی بۆیە لە میهرەبانی دیدگا و ویژنێکی ڕوونی هەیە ئەوش ئەوەیە کە پێشەنگ بێ لە بواری تەندروستی و خزمەت گوزاریەکان بە کواڵێتێکی بەرز و نرخێکی گونجاو. طبعاً کە دەڵێن بە کواڵێتی بەرز واتە پێشکەشکردنی خزمەت گوزاریە تەندروستیەکان و چاودێریە تەندروستیەکانمان لە ئاستێکی بەرزی کواڵێتیدایە. بە هەمان شێوە خۆ بەگشتی ینی هاوڵاتیان و ئەوانەی کە سەرداری میهرەبانی دەکەن دەزانن نرخەکەی بەگشتی لە ئاستێکی زۆر گونجاو و مامناوەندایە. بەڵام من حەزەکەم ئەمە ڕوونکەینەوە لە دیدگاکەمان ئەوەی تێدایە کە ئێمە کاتە نرخەکەمان گونجاوە ئەمە مانای وانییە کواڵێتێکەمان نزمە. ڕاست احتیمال ئەو پرسیارە دروست بێ برە باش ئەگەر ئەو کواڵەتی بەرز نرخی زۆری دەوێت بەڵام پێکاتی نەخۆشخانەی میهرەبانی بە حکمی ئەوەی کە بەشێشی خەیریە ئەم خەیریەی کە بە سیستەمێکی تەندروست و ڕێک مەسەلەن بنیاندراوە بەشدار دەبێ لە بەرزکردنەوەی نرخەکە یعنی جانبە خەیریەکە بۆ هاوڵاتی بە هەرزانە بەرزکردنەوەی کوالێتیەکە بەرزکردنەوەی کوالێتیەکە ینی کوالێتیەکە دانە بەزێنراوە بەڵام تەبیعەت و سروشتی پێکاتی میهرەبانی وای کردووە کە ئەم بۆ نمونە ئەم نەشتەرگەریە ئەم با بڵین خزمەت گوزاریە تەندروستیە لێرە بە نرخێکی گونجاو پێشکەش بکرێت. میهرەبانی دڵسۆزی و لێزانی